صباح طبعا بخير بالهرج هند بنت وشبان وجهدارن من هجا حفته صبلي دما پایتخت الهولره گلستان محمد امینم در روش باش در الجل ودم وقت میمه چندین بابتون جاران بشوپینن بالا بکشنن لسر مشارکه گرنگ و جی کار خانمانه و چاوا درفت درخصن جبو خانمندن حتی کو کار بدست خوابینن و باریکی جبو مالبات آخوا هنک پر دهات خورا پیدا بکن و جا او خانم کینه و بچه آید کارن علی کاری هفدو بکن دناواروش باش دم بدنا بحث کرنج بلیوه که چندین بابتون مجار دگل هفکارن خواب پیام نرین کردستان 24 جباجار و باجارو که کردستان جی اما روشو بارو خیلی بشوپینن لو ما مبکرتن و چه که دست بکن و پاشی تبلی پروگرام خواب بن کرم کن سروک حکومت هرما کردستان دبیجه چاکسازی نتنه روبروبون گندالیه مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان دیدار کاروجنامه‌وانی در لیگ دزگهن راگهاندنه یا هرما کردستان راگهاند کو پنگاوین باش رو با پروسه چاکسازی ده آوت نو چاکسازی نتنه روبروبون گندالیه لبله ریفورم و شفافیت و درست کردن جرخانه که آبوریه راگهانجی کابینه نهم سه موچنوینای ندایی مانه کو بغدای افسموچه نشاندن حتی نه قلبی که دجیده کابینه تازه‌جی تنه تمنینا سیزده مانگه و کاریبو موچه 12 حیوان بده حتی وگاوه لاله کی دن هندامه کی انجمن بلند سیاسی و پراسنا برجوندی نیکیتید بجا کو پشتوانی تمامی لچاکسازی حکومت اسکن مالا بختیار هندامه انجمن بلند سیاسی و پراسنا برجوندی نیکیتین اجتماعی کردستان ده کنفرانس که روزنامه‌وانی ده درباره به برنامه چاکسازی کابینه نهم یا حکومت هرما کردستان راگهاند که حکومت حتی کو کربه و برنامه چاکسازی جیب که وجه دستخوشی کو پشتگیری عملیه کن مالا بختیار اما جبوی که جیده که اجمارک جالین سیاسی هرما کردستان و عراق جبال بجاردنا ده هاتو آنکو پاشروجش کو جدست دانه جالی خواب پارتی دموکراتی کردستان دلگرانی خود درباره گوهرتن آراسته خوبیشاندان در دبره مکتب سیاسی پارتی دموکراتی کردستان پیامک درباره خوبیشاندان چند روزن در باسبوی بلافکریه و دلگرانی خود درباره گوهرتن آراسته خوبیشاندان هیمن جالی هنک جه خلق و آلیان و بکرانی نوینا جو برجواندین خود دربری دبشکی دن نیوه پیام ده اما جبوی که حتی کرن کو پارتی پشتوانیا مافی روایان خلق کردستان اتکو همو هولین خوشی خستنگر حتی کود گل آلین دن پال پشتی حکومت هرما کردستان بکرن و جبو چاره سر کرنا ویکش و پروبلیمن کوبون صدما و قیرانه شتی چندین جوینن بهیه زیرو جوینه کدن یالوتکه دنابرا مصطفى کاظمی و شاه عبدالله و سیسی بریودچه حکومت اردن راگهانجی کو ایرو جوینه که لوتکی دنابرا شاه عبدالله دوم شاه اردن و مصطفى کاظمی سروک وزیر عراقی و عبدالفتاح سیسی سروک مصر لعمان بریودچه اما جبوی که جدا کو چند دوسن تایبت بنافچه و هوا آهنگیه آبوری و بازرگانی و سیاسی دنابرا وان سوالاتان ده دبینا بحث کرن تکازی جدیده کو جوین ده جردروش ما آنکو روشنن تندین خوب پارزیه بریودچه جالی خواب پشتی که دونالد ترامپ راگهاند کو پلازمای خوینه گلک باشش بو چاره سر کردن کرونا و روی هری باشه وگاوه رخصنا تندرستی جهانی راگهاند کو پلازمای خوینه بو چاره سر کردن تشبوین کرونا حتی نه حتی پشت راست کردن برپرسن رخصنا تندرستی جهانی راگهاندن کو دسدن سالن در باسبوده د سالن صدای در باسبوده پلازمای خوینه بو چاره سر کردن چندین نخوشیاتی بکارانین و تشتکی ننویه لی راگهاندجی کو حتی نه بکارانینا پلازمای خوینه بو چاره سر کردن تشبوین ویروس کرونا نهاتی پشت راست کردن و هینجی لجر لکولین دایا و پیوسته لتاقیق هن پزشکی به پشت راست کردن رخراوات تندرستی جهانی دبیجی کو چاودری واکسین روسیا جبو چاره سر کردن تشبوین کرونا دکن کرتای مبصر هفدو دهات نهاجی متبریهن بابتو مجارو زانیارین دن ببین
فیلمێکی سەڵەکان دەفرن ڕێزبەندیە 100 فیلمên جیهانی دەیە و لەگۆڕ ڕێزبەندیەکە فیلم یاک و هاتیە بەڵافکردن یا فیلمان فیلمێکی سەڵەکان دەفرن ژالیێ بەهمەنێ قوبادی دەرهێنەرێک کورد کارە دەرهێنانێ ji bo hatiyekirин û Hesen Elîzade karê muzîkê filman jêre kiriye di rêzbendiya baştirîn 100 filmên sînemayê cîhanî de ye. Filmê kêsalekan defirin heyama wêne Nihat Xuleke û di sala 2005 de ji bo xelata Oscarê hatibû palêwrawkirin. Vece her weke di destpêka programê de mamajê pê dayî ku hin xanim hene ji bilî ku derfeta kar ji xwe re an ku karekê ji xwe re dadinin lê belê derfeta kar ji bo çendîn xanim û jinên din jî direxsênin û peyda dikin vece çi awayekî be û çi karek be bêguman ew jî piştevaniyeke ji bo karê xaniman di nava civakê de û di buwarê aborî de bi taybetî. Vece jin an ku xanimên Hewlêrê û Kurdistanê به برآورد به سالن درباسبوی آویگاوی زیادتر چونه میدان کار اجبلی کو خوا یعنی کارکیش خورا انجام دادن لبله درفتا کار درخصینش بو خانمین دنجی خانمه که لحولره چندین ساله کارنانه تیری و درست کرنا خوارنم کردواری تکه و چند شفتن جدا حالا کار نزدیکی سه خاتون دن لجم خوا پیدا کریه درفتا کارش بوانه و لجم کار دکن دبێژە ژی شانازی دکەم کو ئەس vî karî dikim û daxwaz ji hemû xanimên Hewlêrê dikin ku xwedî karên xwe taybet bin. Vece em ê vê pakêjê bi hevdû re bînin û paşê digel mêvaneke li vê dirê stûdyo mê zêdetir balê bikişin ser vê mijarê. بێماندووبوون و بەردەوام ماوەی 6 ساڵە کار دەکات. کەزیبان لە دایکبووی شاری هەولێرە و تەمەنی 50 ساڵە. بەڵام بەهێز و توانای خۆیەوە بەردەوامە لە کارەکەی. ئەو سەرپەرشتی کاری خانمانی دیکەش دەکات. کەزیبان ڕۆژانە بەم جۆرە ڕۆژەکانی خۆی تێدەپەڕێنێت و وەک باسیشی دەکات دڵخۆشە کاتێک بتوانێت هانی خانمانی دیکەش بدات. لەو بڕوادایە خانمان دەبێت زیاتر کار بکەن و ڕێگە خۆشکەر بن بۆ خانمانی دیکە لە ناو کۆمەڵگادا. زۆر گرنگە خاستە لۆ ئەو وەزعی ئێستا ژنان یارمەتی مارۆ بدەن هەم یارمەتی پیاوەکانیان هەم لۆ خۆیان ئەتو ئەگە پرۆژەشی بچووکیش بیتن دەتوانی هەم ئیسفادە لە خۆ بکەم هەلو دەوروبەرەکەی چەند ژنێک دەتوان لە لای تو ئیش بکەن خۆ هەلە قەدیم و زەمانەوەش ژن هەرماندی بووە هەر هاوکاری پیاوان بوونە لەبەر ئەوەی ئەگە لە گوندیش بن ئەوان مەڕووماڵاتیان بەخێر کردیان منداریان بەخێر کردیان بەڕای من زۆر پێویستە ئەو ژنانێک کە دەزڕەنجینن ئیشیان زمانە توانیان هەیە لە مارێدانە نیشن کار بکەن هەر شوێنێک بێ. کەزیبان ڕۆژانە خواردن و نانی کوردەواری بۆ هاوڵاتیانیش دروست دەکات بەردەوام بەدەم داواکاری هاوڵاتیانەوەیە بە بڕوای کەزیبان توانای مرۆڤەکانە کە جیاوازیان دەکات و دەڵێ پێویستە خانمەکانیش هونەر و کاری خۆیان نیشان بدەن ئەو باسی ڕابردووی خۆی دەکات کە لە سەرەتاوە کارەکەی بچوو بوو بەڵام کۆڵنەدان و بەردەوام بوون وای کرد زیاتر پەرە بە کارەکەی بدات و ئێستاش نزیکەی 30 خاتونی دیکە لە پرۆژەکانی کار دەکەن. بیرکردنەوەی ئەو شوێنەم ئیشکردنەکەم زۆر زار دەگەڕێتەوە مەسەلەن مەحاناتی بێ ئیشی بێکاری ئیدارە نەسوورەی ئەوە دەکە پارت پێوە بنێ ئەتو فکر لە پرۆژە چی بکەیەوە عەزم دەکرد ئیش بکەم بەس عەزم دەکرد ئیشەکە ئی خۆم بی پرۆژەکە ئی خۆم بی ئەگە نا شوێن زۆر ئەم سم تێدا ئیش بکەم بەس لە بیداەتی ڕە هەر سێ کارمەندم هەبوو بە خۆشم بووم ئەو بیرکۆم لەو هات ئەو ئیشەمان دەست پێ کرد بەڵام دوای هوردە کردمە خواردنگە کردمە ناسکە نانی بەیانیان لە قەشکەمان دروست کردەوە ئەلحەمدولێتە ئێرە هاتینە ئیشەکەمان بە جوانی دەڕوە. ئەم خاتونانە ڕۆژانە بۆمای 8 تا 9 کاتژمێر بەم زۆرە نانی تیری دەکەن گەرچی کەش و هەوای ژوورەکەش گەرما بەڵام ماندوو نەبن و دەڵێن خۆشحاڵین دەتوانین پاڵپشتی خێزانەکانمان بین و بەم جۆرە هاتوونەتە مەیدان و خۆیان بە کردار دەستەرمێنن بەم جۆرە جالەوەی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکان دەستەبەر دەکەن دەڵێن ژیان بەکارەوە و بە هاوکاری خانمانی دیکەش جوانتر دەبێت و دەتوانین پاڵپشتی یەکتر بین و کۆمەڵگاکەشمان پێش بخێن. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر. بەجامێ دیگەل بۆ کۆ ئەم زێدەتر بکووری بشنە ناو vê بابەتێ و هەروەها ئەزمونە کەسێک و خۆدیکارن و زێدەتر چونە ناو vê مژارێ و ناو جوواکێدا بە تایبەتی
دیگل ایوار خان ایوار ابراهیم کو خوا اندام برای پارلمانتوی کردستان و هروها خودی کارجی پاشی پارلمانتوی هاتن اسکران زور و خیر به بیانی باش سپاس گلستان خان بیانی ایواش باش ممنون زور سپاس کم درده کوي استا ایوار خان خریکی چیه پاشوی که خلک پارلمانی پیشوی تا بو ایتر روشتینه و باری کارو بزنسیش ڕاستە سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی 24 هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن دیارە هەموو لایەک ئاگادارن دۆخی ئێستای کوردستان وا دەخوازیتن هەندێک جار بە تایبەتی ژن کە زۆر کاری بۆ نمونە لەناو سیاست بوو یان لە مەجالێکدا وازی لە حیزبایەتی هێنا پرۆژەیەکی تری هەڵبژارد زیاتر خۆی بۆ پرۆژەیە سەرقاڵ بکاتن بۆ ویلەی سەرکەوتوو بێتن ئەوە بۆ یەکێک لەو هۆکارانەی کە من ئەو فترەیە تۆزێک لە مەجای ڕاگەاندنەوە دوورکەوتیمەوە هەرچەندە بارودۆخی کۆرۆنەش ڕێگری کردووە کە ئێمە نەتوانین بەردەوام بین دیارە ئێمە سەرقاڵی کاری خۆمانین دوای ئەوەی کاری پەرلەمان هەرچەندە دوای ئەوەی تۆ لە مەجای حیزبی و سیاسی کە دادەبڕی تۆزێک ئاسان نییە بچیە بواری کارێکی تر بەڵام تقریبان ئێستا ڕاهاتووینە بۆ ئەوەی سەرکەوتوو بین لە زۆربەی ئەو پرۆژانێک کە ئێمە ئیشی لەسەر دەکەین ده هەر سەرکەوتوو سەبارەت بە ئێستا ڕۆلی خانمان و زیاتر دەچنە ناوباری بزنس و درەخساندنی هەڵی کار بۆ خانمانی تر چ دەڵێ؟ هەرچەندە ئێستا گولستان خان جێگەی دەستخۆشیەکە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو یعنی زیاتر دەرفەت بەژنراوە بەڵام وەکو پێویست نییە بەداخەوە نەک بڵێ لە مەجاری بزنس لە زۆربەی بوارەکاندا هەلی کار بۆ ژن نەڕەخساوە یعنی بەداخەوە مەسەرەن ئێمە دەبینین چ لە مەجای حکوومەت چ لەناو ئەحزابە سیاسیەکان چ لە مەجای بزنس لە مەجای ڕاگەاندن زۆر جار تەماشا دەکەین ئەگەر دەرفەت بە دە پیا و بدرێتن دەرفەت بە ژنێک دەدرێتن هەرچەندە ئەو تاقی کە ژن هەیەی ئەو هێزوتوانە و ئیرادەی ژن هەیەی کەم ئەوەندە لە توانای پیاودانە بۆ نمونە دەبینین ژن لە کاتێکدا ژنی ماڵە منداڵی هەیە خزمەت دەخوێنیتن لە مؤسسەیەک ئیش دەکاتن یان بزنس دەکاتن بەڵام سەرکەوتوشە بەڵام زۆر جار بەداخەوە لە کەومەلگای ئێمە هەمیشە ژن لە چوارچێوەی شتێک دەبینەوە تەنها دەبێتن لە مەطبەخ بێتن بەڵام لە هەمان کات داوانیە دەتوانێت خزمەت بکاتن بۆیە ئێمە ئەوەی جی دڵخۆشیە کە تەماشا دەکەین ئێستا ژن ئیش دەکاتن پێشتر دەبواە ژن کارێک بکاتن ها لە مەجای کاری ژنانە ینی ئەوە بوو بەڵام ئێستا بەرەکی حکومی بواە بڵێ یعنی دەبا کارێک بکاتن یان دەرفەتی پێ بدەن ئللا دەبێت لە مەجای ژن ئیش بکاتن بۆ نمونە ینی نەک لە مەجای بزنس لەناو حزبی سیاسی تەماشات دەکرد تۆ کاری سیاسی دەکەی هاوشانی پیاوەکو پیا و ئیش دەکەی داود بۆ نمونە تۆ دەبێتن لە مەجای ئافرەتان ئیش بکەی یعنی نیان دەهێش لە بوارەکانی تر ڕێخستن کار بکاتن پێیان وا بوو تاقی ژن وایە بەڵام ئێستا دەبینین ژن ئەو هێز توانای هەیە ئەو پۆستانێکە لەناو حزبی سیاسیشدان زۆربەی ژنان بەرپرسن لە بۆ نمونە لە ژوورەکانە لە مەکتەبەکانە لی سەرکەوتوو بوونە لەناو حکوومەت ئێمە ژنمان هەیە لە گەورەترین مؤسسەی و تێدا سەرکەوتوو بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خانمێک بێتە سەرۆکی پەرلەمانێک ئەبەری بێ تەماشا دەکەین یان گەورەترین وڵاتانی ئەو وڵاتە زلی هێزانە بۆ نمونە بەریتانیا ژنان بەڕێویان بردیە بۆ نمونە ئێستا ئەڵمانیا گەورەترین وڵاتی زلهێزی دنیاە ژن بەڕێوەی دەبا کەواتە ژن هێز و قووەتی خۆی هەیە بەڵام هەلی بۆ نەڕەخساوە دەرفەتی بۆ نەڕەخساوە هەر شتێک لە مەجای ژن بێ دەڵێ ڕێکەوە بەڵام دەبێتن ئەو ژن تەجاوز بکاتن ڕێگریمان لێ دەکرێتن بۆ نمونە ژنێک دەیەوێتن بزنس بکاتن لە مەجای ئیشێک ئەوە دێ هەم بربەستی بۆ دروست دەکرێتن ینی هەم لە ناو کۆمەلگا بەداخەوە هەم لە ناو دام و دەستگاکانیانی بەڵام دەبێتن ئەو ژنەکە ئیرادی هەبێتن تەجاوزی زۆر شت بکاتن تۆ هاتوو خزمەت بکەی خۆت بەخێوکەی هاوکاری براکەت بکەی هاوکاری باوکت بکەی هاوکاری هاوسەرەکەت بکەی بۆی تەواوکەری یەک بن بۆی بتوانن ژیانێکی ئاسایی بەڕێوە بن تۆ کەژن بزنس دەکاتن لەوانەیە هەلی کار بۆ چەندین ئافرەتی تر بڕەخسێنێتر بۆیە جا دەبێتن هەوڵی جدی بدرێتن هەتا ئەو بربەستانە دەشکێنرێت لە گەورەترین وڵاتی دیموکراتی و ئەو وڵاتەی کە دیموکراتی لێسەری هەڵداوە ئەمریکا باسی بکەین ئێستا خانمان لەوێ ماوەیەکە ینی خەریکی شۆڕەشێکن لە بۆ یەکسانی جێندەری وەرگرتنی موچە و ساڵاری و ئەو هەمووانە ئەو شتە لە کوردستان هەیە ئەو فەرق و جیاوازی هەیە هەمان شتکە لە ئەمریکا هەیە بەڵێ ئاوا فەرقیتی ینی جیاوازیەکی زۆر زۆر هەیە بەداخەوە لەبەروەی هەر لێرە بۆ ژن نەڕەخساوە ئەو دەرفەتەیان پێ نەدراوە ڕێگری و بربەستێکی زۆر هەیە
من تەماشا دەکەم بۆ نمونە لە حکومەت ئەگەر ژنێک ببێت بە بەڕێوەبەری گشتی تەنها ژنێک یان پۆستێک بدرێت بە ژنێک ئەوە لە کاتێکدا دەپیا ئەو پۆستەی وەرگرتووە دەپیا بۆتە بەڕێوەبەری گشتی باشە کەواتە فرسەت بە ژن نادرێتن ڕێگری لێ دەکرێتن ڕاستە بە حەقەت بڵێم بەشێکی زۆری پەیوەندی بە خودی ژنەوە هەیە یعنی ژنان بەشێکیان بربەستن ڕێگری دەکەن ئێمە هەتاکو ئێستا نەمانتانیوە تۆ باسی شۆڕشێک دەکەی لە وڵاتی ئەمریکا بۆ نمونونەکە یەکێکە لە هەرزل هێزترین وڵاتەکان ئێمە زۆر فەرقمان ماوە بەڵام دەکرێتن لێرە ژنان یعنی هەوڵ بدەن شۆڕشێک بەرپا بکەن شۆڕشێک دروستکەن بۆ ئەوی هەم لە مەجای بزنە لە مەجای ڕاگەاندن هەم لە مەجای ئەحزابی سیاسی لە داودام و دەستگاکانی حکومت بۆ ئەوی بستنە پێشەوە دەبێ هەوڵ بدرێت تا ژن یەکگرتوو نەبێتن بەڕاستی گولستان خان ئاسان نییە ئەو بربەستە بشتێندرێتن هەرچەندە ئێستا جێگەی دڵخۆشیە هەم لە ناو حکومت هەم لە مەجای بزنس هەم لە ناو حزبە سیاسیەکان کە ئێستا جوڵەیەک هەیە تاقەیەک هەیە ژن حزوری هەیە بەڵێ هەر هەمویان حزوریان هەیە بەڵام دەبێتن ئەو ژنانە ببنە پێشنگ دەرگا بۆ هەموو ئەو ژنانە بکەنەوە کە ئێستا ئیرادەیەکیان هەیە من بەڕاستی گولستان خان کە باسی ئەوە دەکەم ئێمە لە هەرێمی کوردستان دەرفەت بە ژن نەدراوە بەعام بە گەنجیش نەدراوە لەم مەجالە تۆ تەماشا دەکەی ئەگەر باسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین هەمیشە هەوڵیان داوە خەڵک تەعین بکەن لە کەرتی گشتی یعنی کە تۆ دەرچووی زانکۆی دەبێتن بچی لە کەرتی گشتی تەعین بێ مەرجنیە لە هیچ وڵاتی دنیاوانە بووە کە ئێستا ئەو تەزەخومەی هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەموو فەرمانبەرە هەیە حکوومەت موچەی پێنادرێ بەشێکی پەیوەندی وەیە بەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وەکار لەسەر سێکتەرەکانی کەرتی تایبەت بکە قیتاعی خاص بۆ نمونە کە تۆ تەخەڕوج دەکەی ئێستا لەوانێت تۆ دەرچووی زانکۆی بەڵام هاتووی لە موسسەیەکی ڕاگەاندن کار دەکەی ینی پێویستت بەوە نییە بچی لە دەستگای دام و دەستگاکانی حکوومەت کار بکە ینی موچەی خۆت لێرە زامن کردووە ینی کەواتە دەبوایە لە سەرەتاوە ئیش لەسەر سێکتەرەکانی کەرتی تایبەت بکرێتن قیتاعی خاص بۆ ئەوەی ئەو تەزەخومەش نەبێتن لە هەموو دنیا دەرچووی زانکۆیە دەرچووی هەموو بەشەکانە پزیشکیە بەڵام لە کاتێکدا دوای ئێوارە لە کەرتی تایبەت لە شەریکەیە کار دەکاتن بۆی موچەکەی خۆی دابین بکاتن ئەو کاتی منەتی بە حکوومەت نەبێت باشە ئێوارخان بن لەسەر مژاری کار و دروستکردنی کار و پەیداکردنی دەرفەتی کار بۆ هەندێک خانمی ترە گەر بە پرۆژێکی بچووکیش وەکو ئەم نانەتیریە کە دەرفەتی کار بۆ 30 خانم ڕەخساندووە ینی دەکرا پیا و بانە بەڵام خۆی هەڵی بژاردووە کە خانمی لەگەڵ بن بۆ ئەو ئیشە ئەنجام بدەن سەبارەت بەوە چۆن ئەو کەرتە پێش بخێن لە کوردستان خانمان چ بیرۆکەیەک لێرە پێش بخەن کە هەتا ئێستا ئیشی لەسەر نەکراوە طبعا گولستان خان بەڕاستی ئێمە لە بڵێ لەوەتی دروستبوونی ئەو دۆخێک کە ئێستا ئێمە تێداین لەعنی تووشی ئەو نەخۆشی کۆڕۆنە بۆ هەرێمی کوردستان زۆربەی دەرگاکانمان گیراوە یعنی لەوانەیە پێشتر ئەمە تقریبا حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی دەکرد شتی هاوردە بێت بۆ نمونە شتی هاوردە بێتە هەرێمی کوردستان لە هەموو ڕوێکەوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەجندایەکی هەبێتن یان خەڵکە سەرمایەدارەکان ئەجندایەکیان هەبێت بۆ ئەوەی کار لەسەرەوە بکەن زۆرتر دەرفەت ینی هەلی کار بڕەخسێت بۆ ژنان با ئیش لەسەر ئەوە بکەن بەروبوومی خۆماڵی یعنی تۆ بە هەماهەنگی سەرمایەدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین بوار دەڕەخسێ بۆ ژنان بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان لە بواری کشتتوکاڵیەوە یەکێکە لەو هەرێمانی کە بەڕاستی ئەگەر مامی پێ بدرێتن تاقەیەکی باشی هەیە ینی بۆ نمونە ینی خانوانش بچن چاندنی بکەن لەگەڵ جوتیارە چاندنی بکەن بۆن بابەتی تەماتەیە بکرێت بە ئاوی تەماتە بۆ نمونە مەسەلەن دروستکردنی ڕۆنی زەیتە بۆ نمونە یعنی شتی لە قوتونانە یعنی تۆ دەتوانی لە هەرێمی کوردستان لە زۆربەی شارەکان گەورەترین کارگەدا بمەزرێنی ئەو کارگانە کار لەسەر بەروبوومی خۆم وشکردنەوەی هەموو ئەو پێداویستیانی کە لە هاوینە هەیە لە زستانە دەست ناکەوێتن بەکاری بێنین کەواتە ئەو تەمە نمونە دەهێنینەوە لە وڵاتی تورکیا باسی باکووری کوردستان بکەین ڕۆژ ئاوای کوردستان بکەین تەماشا دەکەین ژنان
چۆن احتیمال دەخەنە سەر ئەو بەروبوومانە مەسلەن بۆ نمونە ئەو پێداویستیانانی کە لە هاوینە هەنە لە زستان نینە بۆ نمونە باینجانە تەماتەیە بیبەرە ئەوە لە هاوینە لی دەکەنەوە و دەری دێنە بامێنە ئەوە نمونەیە یعنی تۆ وشتی دەکەی و زستانە دەیفرۆشیەوە یعنی کەواتە ژن دەتوانێتن ئیش بکاتن یعنی لە هەموو بوارەکان دەتوانێت بەڵام ئێوارخان ئەوەی تێبینیم کردووە لێرە زیاتر خانمان ڕوو دەکەنە کاری میکاپ ئارتیستی سنتەری جوانکاری لەوە زیاتر ڕۆشنە ناو قاڵبێکدا کە هەز دەکەم تەنها لە مەجای ژدان دەبێنەوە لەناو ئەو بارەدان زیاتر بەڵام هەندێک خانمی تریش هەیە دەیان ناسم هەیە مۆم دروست دەکات لە ماڵێ هەیە پینتینگ دەکات ڕسم دەکات دواتر دەکات بە قماش فابریکە دانی زۆر شتی تر هەیە کە دەیکەم بەڵام زیاتریان ڕۆشن ناو ئەو بوارە بۆ پارەی زیاترە یان تەمبەڵیە ئیشی زۆری ناوێت بەڵێ خۆی بەپێی خواست و ڕغبەتە ینی هەیە حەز دەکاتن تەنها لە مەجای میکە بوو ئارێژگاکان ئیش بکاتن ینی ئەوەش جێگەی دڵخۆشیە گری مهم ئەوەیە تۆ ئیش بکەیت مهم ئەوەیە تۆ لەو شوێنێک کە ئیش دەکەی بتوانی دەرفەت بە چەند کەسێک بدەیت ببن ئەن دەرفەتیان بۆ بڕەخسێ ئەوانش هاوکار و پشتیوان بن بەڵام من گولستانخانەیەک نمونەی زۆر جوان بۆ تۆ بجێڕمەوە لە گەرمەی کەرەنتینە وەزع زۆر خراپ بوو یەکێک لە ڕەفیقەکانی منداڵەکانی من عید میلادیان بوو لە ئەنتەرنێت لێیاندا یعنی وابزانم لە ئەنستیگرام بوو تەماشایان کرد کچێک لە یەکێک لە شارەکانی هەولێر کێک دروست دەکات ینی جوانترین کێک یعنی هەمان ئەو دیزاینای کە لە ئەوە دروست دەکرێتن لە بازار دروست دەکرێتن کە بۆیان هینامە بەردەمی ماڵەوە سەیری ئەو کێکەم کرد تەعجوبمە یعنی بە هەمان ئەو دیزاینی کە لە دەرەوە دروستیاوەکەوەتە ئەوە تاقەیە مەسەلەن ژن هەیە لە مەجان دیسان پێت دەڵێمەوە ژن تاقەیەکی باشی هەیە ئەگەر ڕێگری لێ نەکرێتن دەتانێتن لە هەموو بوارەکاندا سەرکەوتوو بیتن هەم لە بواری ئیداری لە بواری بزنس مەسەلەن ژمان هەیە لە مەجای نەوتکاری کردووە مەسەلەن لە بواری هەندەسی کار دەکاتن لە مەسەلەن ئێستا بن دەبینم ژن لە غەسلەکان ئیش دەکەن بەڵام یعنی ئەمە کێشەمان کۆمەڵگایە ینی زۆر جار ماوەیەک بەر لە ئێستا جەنابەت ئاگداری خانمێک لە سلێمانی لە سەهۆڵەکە ینی جێگەی شانازیە هاتووە چا دەفرۆشێ بە شانازیەوە چا دەفرۆشی بە خەڵکمان هەیە لە فێیەکی فرۆشتووە لە ساڵی هەشتایەکان ئێستا یەکێکە لە سەرمایەدارەکان کەەوە جێگەی شانازیە باشە خەڵکمان بینیوە هەناری فرۆشتووە بەڵام ئێستا یەکێکە لە سەرمایەدارەکان جێگەی شانازیە ئێمە هەمومان هاتین لە جیاتی ئەوەی تەشجیعی ئەو کچە بکەین ئەو دایک و کچە بکەین دەستخۆشیان لێ بکەین هاوکاریان بکەین بگرە تۆ ئەگەر سەیری فەیسبووکت کرد بەشێکی زۆری ڕخنەیان لێگرتەوە یعنی ئەوە تێ بربەست دروست دەکرێت تۆمەت دروست دەکرێت بەڵام دەبێژن ئەو ئیرادەی هەبێتن لەوانەیە جەنابەت ئێستا لەو بوارەدا کار دەکەی ئەگەر 10 ساڵ بەر لە ئێستا لەم بوارە لەوانەیە بیرکردنەوەیەکی تر بوو بەڵام لەوانەیە ئێستا دایان کەس خەوری تۆی هەبێتن بیرمە من سەرەتا لە ساڵی 90ەکان کە چوومە ناو حەزب لەوانەیە کە سوکاری خۆم زۆر پێیان ناخۆش بوو ناموو بوو ئاسان نەبوو سەر ئەو خاڵە چێن ئەو کەسانەی کە بەجددی پشتگیرت دەکەن کە بۆ نمونە بریارتدا بڕۆی ناو بواری بزنس و بزنس بکەی ئەو ببی بە نمونەی خانمێکی سەرکەوتووی لەناو ئەو بوارەدا چێن ئەو کەسانەی کە بە دڵ پشتگیریت لێ دەکەن هیوای سەرکەوتنت بۆ دەخوازن و چۆن ڕێگری لەو کەسانەی بگرێت کە سەرکەوتنت ناخوازن دڵخواست گوڵستان خان ببوورە طبعاً ئەگەر شتێکت پێ بڵێم ینی لە ناو هەرێمی کوردستان کە یەکێک لە مەجای سیاسیدایە حەز دەکە هەتا بمرێتن هەر لەو پۆستە بێت دەچێتە ناوخینی ها دەچێتە ناوخینی ینی ئەگەر لە حکومی بێ لە سیاسی بێ ئەوانە مەرجنیە لە هەموو دنیا کەسەکە وەزیر بووە بەڵام دوای ئەوەی کە پۆستەکەی نەماوە ئێستا کاری ئاسایی دەکات پەرلەمانتار بووە کاری ئاسایی دەکات ڕاوێژکار بووە بە هەمان شێوە یعنی کەواتە تۆ ینی من دوای کاری پەرلەمانیم کە قەرارم داوازە حیزبایەتی بێنم ینی دەبێتن من بیر لە پرۆژەیەکی خۆم بکەمەوە بربەستیش دروست بیتن بتوانم مهم ئەوەیە تۆ ئیش بکەیت لەو مەجالە تۆ توانیت سەرکەوتو بقیتێکە مەجالێکی تریش تاقیکەوە هەم کۆمەڵی خەڵک ئیسیفادە لێ دەکە هەم بۆ خۆت دەتوانانی ئیسیفادەی لێ بکەیت کەواتە ئێمە پێش هەموو شتێک دەبێت ڕابین وا خۆمان ڕابێنین کە تەنها ئەو پۆستەنیە تۆ تامردن دەبێت لەگەڵی بی ئەو ئیشەش نیە تەنها تامردن دەبێت لەگەڵی بی مردنیە تۆ بزنسی زۆر گەورە بکەیت هیچ مەرجنیە تەنها ئیلا ئێمە بیر لەوە بکەینەوە ئیلامە دەبێت ببین بچین ئەگەر سەرمایەکی گەورە نەبێتن ئێمە خۆمان لێ نەدێ تۆ لە وردەی دەستی پێ دەکە هەر ینی هەر ئینسانی لە ژیانی خۆیدا
جاژن بێیان پیاوبێ ئەگەر لە سەرەتا بە تەبیعی چۆ پێش ئەو بە تەبیعیش تێدا سەرکەوتوو دەبێتن پێم وایە سەرکەوتوتری کەسیش دەبێتن لەوانەیە بربەست دروست دەبێتن خەڵکەکێ تەشجیعات کاتن بڵێ بیکە لەوانەیە من لەگەڵ دەست بەکار بوونم بۆ ئەو پرۆژەی کە من ئیشم لەسەری کرد مرجیش نییە ئەو کەسێک کە پرۆژەیەک دەکات تێیدا سەرکەوتوو بیتن بەڵام یان سەرکەوتوو نەبێ بەڵام ئەگەر من تێیدا لەو پرۆژەیە سەرکەوتوو نەبم ئەو دەستە وەستان بوەستم و کۆتایی پێبێتن و من ئەو ئیشە نەکەم نا هەر چ سیاست چ بزنس وایە دەبێت تۆ هەنگاو بدەی چاوەڕێ بکەی هەر کەسێکیش لە ژیانیدا کە یعنی سەرکەوتوو نەبوو لەو پرۆژەی بێوێتن لە پرۆژەی تر بەردەوام بێتن ئەوە سەرکەوتوو دەبێتن دەبێت بەڵام باوەڕی بەخۆی هەبێتن کە باورت بە خۆت بوو ئەو تێدا سەرکەوتوو لە لای خۆتەوە هەوڵت داوە دەرفەتی کار زیاتر بۆ خانمان برەخسێنی یان سیڤەکە چۆنە لەسەر سیڤەکە نا بە دڵنیاییەوە هەوڵمان داوە لەوانەیە ئەو ئیشەی ئێمە کردومانە تقریبەن یعنی وای پێ دەڵێن کە ئیشی پیاوانەیە ئاسان نییە ژنێک بێ ئیشی پیاوانە بکاتن ینی بەڵام ئێمە پرۆژەی ترمان هەیە لەوانەیە بەهۆی بارودۆخی ئێستای کۆڕۆنە نەتوانین بڵێ بڕیاری لەسەر بدەین و یان نەتوانین ئیشی زیاتر لەسەر بکەین بەڵام بە تەکید ئەو پرۆژانێک کە ئێمە کاری لەسەر دەکەین لەوانەیە کۆمەڵە خانمی دەستڕەنجین لەگەڵ ئێمە بتوانن سوودمەند بن دەڵێ باشە هەمیشە دەتبینم بەژلی کوردی دەردەکەوی بەڵێ زۆر حەزت لێە بە بەردەوام حەزم بەرداوامی وانە وابزانم پرۆژەیەکی ئەو هاش هەبوو شوێنێکی تایبەت بە خۆت هەبوو دواتر ئەویش بەڵێ ئێستا ئەوش ئەزمونە پەیدات بەڵێ ئەزمونێکی زۆر زۆر باش بوو گرنگ باوەڕ بەخۆبوونە بەڵێ ئێستا ئیشەکەمان تقریبن گەورەتر بۆ ئێمە لە بازاڕی جوملە کار دەکەین یعنی نەک ئیشی تاک بکەین بگرێ بازاڕی جوملە کار دەکەین ئەن ئێستا جلکی کوردی زۆر هەیە بەخوای دەزانی بەهۆی بارودۆخی کۆڕۆنەوەڵە دۆخەکە زۆر زۆر ناهەموارەیانی بەداخەوە ڕۆژانە دەبینی ئەم دۆخە خەڵک بێتاقەت دەکاتن دۆخێکی ناخۆشە ئێمە زیاتر دەتوانین بەپێی توانای خۆمان هاوکاری ئەو کەسانە بن کە ڕوبەڕووی ئەو نەخۆشیانە بووینەوە بەپێی ئەو توانایە خۆمان ئێڤ خەم پرسیارێک هەیە هەمیشە بوونمونە چەندەندان پەرلەمانێکی خانم هەبوو کە بە جوانێکی خۆیان ینی زیاتر بەوەش دەرکەوتن کە دەڵێن فلانێکە زۆر جواناندان پەرلەمانە یەکێک لەوانە ئەتوو بووی کە زۆر باس لەوە دەکرا ئایا جوانی دەرگەێنێتە ئەو شوێنە یان خۆت خودی خۆت ئەوە دەدگەێنێتن چونکو کۆمەلگای من هەمیشە ئەگەر خانوێک سەرکەوتو بێ دەڵێن ئەوە جوانە بۆ یەگەیشتۆ بەم شوێنە ینی زۆر هەیە خانم ڕوبەڕووی ئەو قسانە دەبێتن من قیت کاتێک لەگەڵ ئەو بۆ چونە نەبوومەکە یەکێک تۆز ینی بەرچاو بێیان جوان بێتن دەڵێ لەبەر ئەوەی فلان کەس جوانە بۆیە چۆتە ئەو موئەسسەیان ئەو پۆستەی پێدراوێن ئەویشە خۆی یعنی تۆ تەماشا دەکەی زۆرترین خانم هەمووی خانمی بەڕێز و جوان بوو بەڵێ بەڵام تۆ چۆن دەتوانی پێگەی خۆت بەهێز بکەی لەو مەجالەدا چۆن دەتوانی خزمەت بە خەڵک بکەی ئەوانە بەڵام بەداخەوە دیسان دەگەڕێمەوە کۆمەڵگاوا بگێ دەکاتەوە کە کەسێک تۆزێک ئاوا بوو لەبەروەی ئەو خانمە وایە من پێم وانە هەموو خانمێک جوانە هەموو خانمێک گەورەیە هەموو خانمێک هێز و ئیرادەیەکی بەهێزی هەیە بەڵام هەتا کەس هەتا بۆ کەسەکان فەرقەیە هەیە دەتوانێت پەیامەکەی خۆی بگەیەنێتن چ لە ڕێگەی ڕاگەیانەکان بێ چ لە ڕێگەی ئیشکردن بێتن بتوانێتن ئەو قووەتە ئەو هێزی هەیەی بەکاری بێنیتن بۆ ئەوەی بتوانێتن بە کۆمەلگا بڵێ کە من هەم من توانیم ئیش بکەم من پێم وایە تاقە و هێز دەتوانێتن بە خەڵک بڵێتن کە من هەم تاقە و هێز جوانترە لەوەی لە دیکۆڕ و شکل بێتن تەکید یانی ئەگەر خۆی جوانی هیچ پێوەڕێکی نییە هەموو مرۆڤێک جوانە بەڵێ بەڵام بەداخەوە بیرکردنەوەی بیرکردنە ئیتر بەڵام دەبێت تەجاوز بکرێتن قەتگوێ بۆ شتانە نەدرێت گرنگەوەی تۆ خزمەت بکەیت ئیش بکەیت خۆشت دەزانی ژن بربەستی جنابت لە ڕاگەیانی لەوانەیە پێشتر دەیان بربەستت بۆ دروست ببێتن بە ئاسانی ئێمەش دەیان بربەستمان بۆ دروست بە بەڵام گرنگ ئەوەی ئێمە تەجاوز ئەو بربەستانە بۆ پیاوان دروست دەبن یان نابڕێیتۆ زۆر کەم زۆر کەم ینی هەمیشە پیا و بەداخەوە لە تاقی ژن دەترسێتن لەو هێزێ توانایی ژن دەترسێت لەبەروەی ژن هەر ئیشێک بک لە هەر بوارێک زۆر زۆر ڕازگویانە دەیکاتن ینی ئیرادەیەکی بەهێزی هەیە دەتوانێت سەرکەوتوو بیتن ینی لە ڕووی ئیداریشەوە ژن سەرکەوتوترا ینی تەماشا دەکەیمە نمونەمان هەیە ئەو ژنانەی کە لە ئیداری کاریان کردووە خەڵک هەیە 30 ساڵە خزمەتی کردووە لە مەجای حکومەت ئەوانە من ئەسڵەن شکلیشی نازانم لەناو حکومەت بە بەڵام ژنێک کە ئیشی کردووە ینی بەڕاستی جێ پەنجەی دیار بووە ینی ئەوە جێگەی دەستخۆشیە
ایوار خان زور سپاس کتت گل من بو ویس بوه و هروها به داوش کرنا به ازمون خود گل خانمان و چاوا کربن سروان بربستان زال ببن و درباس بکن حتی ببن خودی کار خوا و اراده یا هبه ایوار ابراهیم اندام پارلمانتویا بر کردستان و هروها خودی کار زور سپاس بۆ ئێوەش دەستان خۆش زۆر سپاس. وجا ام روشا سقايا كشهوايا تقول هبدو بشوبينم زعمن وشها بل باشار باشار كين كرسانين باقي هينك خوشية ليش نافشيكي حتى نافشيكي جوداتك فرقت كان ببينه وجا اگر شتێکی باش هەبە ئەوە کو پلەین گەرمایەدا کە ڤنج بەر کولێکۆلین گەلێک لەسەر پلەین گەرمایەتێن ئەنجامدان یەک جواناژێک بێژن بلندبوونا پلەین گەرمای ڕێژەیە توندوتیژیە زێدە دکە و لە گۆرڤێ لێکۆلینە نو یا سانینگەها گلاسکۆ کالیدۆنیان یا بریتانی دەرکەوتیە کو کەش و هەوان کو سەقایە گەرم باندۆرەکە نەرێنی لەسەر مرۆڤ دروست دکە و ئاستێ توندوتیژیە زێدە دکە ئاماژە وەیەکەشدایە کوپرانیە خۆپیشاندان و توندوتیژیەن لێوەرزێ هاوینێدا و دیگەرمایەدا دەمەکوتێنە ئەنجامدان ji ber bilindbûna pleyên germayê. Herwek xwepêşandanên sala 2011 jî bi nimûne anîne. Herwiha evê lêkolînê diyarî kiriye ku çend kes beşdarî kirine dibêjin deh jivan sadî jivan here xwepêşandanên pir tund û tîj ku li Amerîkayê hatine ئەنجامدان ئەنکو چێبوونە دناڤەرە هەیڤێن ئەیار و ئەیلولێ de ku hatine ئەنجامدان gelekî tundûtîjî duada rûdaya. Tekezî jî dikin ku eger pleyên germaya 18 pleyên sadî be bi rêjeya 5 sadî heletên xwekuştinê jî zêde dikin. Timî zana amaja bo yekê didin ku di werzê germayê de gelek heşxwa bin hem di ajotinê de siyaqetê de û hem jî di reftarkirinê û seredarîkirinê teamülkirinê diger kesên derdora xwe ji ku rêjeya tundûtîjiyê zêde dibe di werzê germayê de. بێگومانە و ژی تشتێکی دەرونیەت وەگەرە سەر دەروونە مرۆڤ ژ بەر کودەمە
پلەین گەرمایە بلند دەبن زەدەژ تایبەتی لەوان ناوچەین ڕۆژهڵاتە ناوین لەومات بێژن لە گەرمەتیمی گەرمە شەڕوپێک دادان تێدا هەیە درە کوتمی پلەین گەرمایە بلندن بەرزن لەومات ڕژێت توندوتی ژێژی زەدە دوات بە گەرەستە شتێکی دەرونی ئەمە کو گەرم بێم ڕۆژ حقوعانسە بێژە ینی گەرمە بچێکی دووریم کەبە ناهە ناخوازن کەس نزیکی هەبدوو ببێ بێژە یا باشترەوەیە و ون بچێکی دووری هەبدوو کەبن حتا کو پلەین گەرمایە داکەبن ئەشکەفتە قسقابان و دیرۆکاینات بەگەرەش بۆ سەردەما مادیان دڤەگەرە و ینی دکەبە سینۆرێ باژارێ سلێمانیەدا و بژارە دوێمینە ژالێرە بەبەرایەتە شونوارن سلێمانیە تێپاقشکردن و بەشەکە هەری زێدەژێنە نەخش و کەرستێن وان شونواران ژالێن هەوڵاتیان و هاتنە ژێبرن ئەنکو تێکدان ئەفجارە دوێمینە تێپاقشکردن ئەم بزان بن vێجارێت چ سەردەهاتیە چقۆ شتێ هەری گرنگ و زێدە و دوێ مرۆڤ هەژێ هەبێ ئەو شونوارن چێنابێ مرۆڤ سەروان بنویسێنێ چێنابێ مرۆڤوان تێک بدەش بە کو ئەگەر تێک و دیرۆکەکە ساغ دچە ئەم بزان بن vێجارێت چ سەر هاتیە بەڕێگایەکی سەخت و باریکدا ئەو بۆ خاوێنکردنەوە دەبەنە سەر. تیمێک لە بەڕێوەبەرایەتی مۆزەخانەی سلێمانی زیاتر لە هەفتەیەکە خەریکی خاوێنکردنەوەی ئەو نووسینانەیە کە بۆ تا هۆی شێواندنی ئەو شوێنەوارەی کە مێژوەکەی بۆ چەندین سەدا پێش ئێستا دەگەڕێتەوە. بەرزی شوێنەوارەکە 10 مەترە. ئەمەش کاری تیمەکەی قورستر کردووە. ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر کاری تێدا دەکەن. وای لێ هاتووە چۆن ئەڵێ ئێمە لە سانتیمە ئیشمان کردووە بۆ مەساحە گەورەی سانتیم بە سانتیم. ئەمە هەم وەختی لێگرێ هەم موادێکی زۆری لێگا لە نەتیجەشە ئەم هەموو شتە ئەکاتە بودجەیەکی زۆر کە نتوانین بەردەوام دەستمانتیابێ. یعنی ئەمەمان حساب کردووە بۆ هەموو متر مڕەبەعی لەوانەیە 120 تا 130 هزار دیناری تێچووبێ. مقابلی ئێوەش سپرایەک بای 1000 دینارە. تووسی ئەو خەتایەکە لەو شوێنەیەکەن. لە کۆی گشتی شتەکەشا ینی ئەمەلیەکە ئەمە شوێنی شوێنەواریە بە هەموو شێوێکەش زەرەرتە بە هەموو شێوێک ئەگەر ئێمە ڕۆژانە پاچکین و هەر زەرەرە. بۆ دووهەم جارە ئەشکەوتی قسقاپان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری سلێمانیەوە خاوێن دەکرێتەوە. لە ساڵی 2002 بۆ یەکەم جار ئەشکەوتەکە پاکراوەتەوە. ئەم ساڵیش بڕی 5 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ دووبارە نۆژەنکردنەوە و پاکردنەوەی نەخشەکانی سەر و پۆشی شوێنەوارەکە. ئێمە زۆربەی شوێنەوارەکانمان بەداخەوە دەستدرێژی زۆری دەکرێتە سەر بە مەبەست بێە بە بێمەبەست. یەکێک لەوانە نەخشەکەی قسقاپانە کە ئێمە لەگەڵ ئاوەدانکردنەوە ڕێگاوبان ڕێگاکمان بۆ دروست کردو پێژەیەکمان دانا بۆی هاوڵاتی بچێ سێری ئەو نەخشە بکات و لە نزیکەوە ببینە چکە 8 مەتر بەرزە و 2 مەتر قوڵان. بەڵام بەداخەوە دیارە ئەمە وەکو چۆن بڵێن کارە ساتێکە کە کۆمەڵی کەسێک بەبێ هەستکردن بە لێپرسینەوە دانیشن دەستکاریەکەن ئێشکێنن یاخود بە سەفێر بوون بە بۆیاغ لەسەری ئەنووسن. مێژووی ئەشکەوتی قسقاپان بۆ زیاتر لە 2600 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە. 50 کیلۆمەتر لە سەنتەری شاری سلێمانیەوە دوورە. کۆمەڵێک نەخشی سەردەمی مادەکان لەسەر دیوارەکان داتاشراون. جگە لەو شوێنەوارە چەندین شوێنەواری دیکە هەمان مەترسیان لەسرە. سەرباری ئەوەی بەردەوام بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی لەلایەن تیم و کەسانی شارەزا لە کاردان بۆ پاراستنی ناوچە شوێنەوارەکان. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئێجا وەختەوەیەکی هاتیە کو دیگەل تۆرە پێملێرن خۆم ڕەوشە باژار و باژارۆکەم شۆپینە وش باژارێ سلێمانیە دەست پێ کەمەیە بەس بەیە و هەفکەرە من دیارچە ماڵوێت گەلمە بە دیار بەیانی باش. ڕەوشە سلێمانیە چاوایە ڕەوشە کەش و هەوایە چاوایە. گوڵستانبانی باش ژنبا لە کەشەوە دەست پێ بکەم هەروەکو ڕۆژانی پێشوور ڕەشەبایەکی بەهێزیەیە و ئەم ڕەشەبایەشە میشەوای کردووە کە دارێکی زۆر لە نێو بچێت کە هەر ڕەشەبایەک هەڵکات کە بەهێزی ڕەشەباکەوە بکات کە دارێکی زۆر بشکێت و لەناو بچێت
و دوا بەدوای ئەوەش تیمەکانی شارەوانی دەست بە پاکردنەوەیان بکەن و لەمان کاتە لە شوێنی ئەو نەمامانە لە کاتی خۆیدا نەمامی تازە بچێن. جیاوازەوە ئەمێ باسەوە بکەم کە ئەمڕۆ گفتوگویەکی کراوە و تایبەت بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن نوێنەری دەستگاکانی هەڵبژاردنەوە بەڕێوە دەچێت و لە گفتوگۆکە باس لە یاساکانی هەڵبژاردن دەکرێت و دواتر ڕاستپاردەیان دەبێت و ڕاستپاردەکەش لەلایەن ئەو تیمی کە سەرپەرشتی گفتوگۆکە دەکەن ئاراستەی پەرلەمان و حکوومەتی دەکەن بۆ ئەوی کاری لەسەر بکەن. جیاواز لە گفتوگۆی پەرلەمان و یاسا هەڵبژاردن ئەمێ باسەوە بکەم کە تیمێکی خۆبەخش ماوەی چەند ڕۆژەکە لە سنووری پارێزگای سلێمانی ئەم تیمە بۆ ماوەی 10 ڕۆژە مێننەوە و ئەمڕۆ سەردانی کەمپەکانی سنووری پارێزگای سلێمانی دەکەن بەمبەستی پێدانی ڕێنمایی بە خەڵکی بۆ کە خۆیان بپارێزن لە کۆرۆنا و لەمان کاتە دەمام و دەستکێش بەکار بهێنن بۆ پێیکە لە کەمپەکان کەمترین دەمام و دەستکێش کە هاوڵاتیان بەکاری دێنن ئەوان دەمام و دەستکێشیان بەسەرا دابەشەکەن و بۆ ڕێنماییشیان دەدەنێن و جیاواز لە ئەمەش ئەمەیەت باس لە ئەو بکەم کە لە سنووری پارێزگای سلێمانی ئەمساڵ بەرهەمێکی زۆری جوتیاران هەیە بەرهەمێکی ناوخۆی چ هەنجی چیترێک کە ئێستا کاتی لێکردنەوەیەتی بەڵام جوتیاران لە ڕێگەی کوردستان بەسوچوارە و نیگەرانی خۆیان دەردەبڕی کە بە بازارکردن نییە و تا بەرهەمەکانێک کە هێنە بازارەوە کەمترین پارەیان بۆ کات ئەمەش گەڕێتەوە بۆ دووە کارێکی ئەوەیە کە کۆرۆنا کاریگەری زۆری هەبووە لە سەرتاوی جومگەکان و لەمان کاتە وەکو پێویست ئەمساڵ بەرهەمی ناوخۆی ناچێت بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە کاتێکدا کە کاراسانێکی باش کراوە بۆ ئەوەی کە بەرهەمەکانی جوتیاران بچێت بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆیە داوای جوتیاران لە وەزارەتی کشتوکاڵ ئەوەیە کە بە بازارکردن هەبێ بۆ ئەوی کە بەرهەمەکانی ئێستا کاتی لێکردنەوەیەکی تێک نەچن یاخود تووشی زەرەر و زیان نەبن. گەلێک باشە بهێوینە کو ئەف ڕەشەبازەدا باندۆرەکەوەیە خراپ لەسەر من کوماڵن وڵاتیان نەبن و هەرکەس سەلامەت بێ گەلێک سپاس ji bo hevkara min diyar cemal ji nava bajarê Slêmaniyê ku tu digel min bû bêhêviya rojeka xweş diyar û jî sağ û selamet bin dûr bin ji çi ziyanekî. Cin hacî me nirxê diravin biyanî û nirxê zêr di nava bazarên Herêma Kurdistanê de ev dûre bişopînim zandin çilê hatiye. $100 ئەمریکی ب 123,305 دینارên عراقیە بچێکی چەند دینارێکی کێم بووە 100 یۆرۆ 143,500 دینارên عراقیە 100 پاوندێ بریتانی 157,705 دینارên عراقیە 100 لیرەیە تورکی 17,000 دینارên عراقیە لێ 100,000 تومنە ئیرانی 5,600 دینارên عراقیە مسقالێک زێرە عیار 24 382,000 دینارên عراقیە 21 335,000 دینارên عراقیە وەک خۆمایە حجدەژی 287,000 دینارên عراقیە. هەژمارە گەنجن ئانکو خۆرتên دەرسیمە لە باکوورê Kurdistanê karê hingivaniye dikin û rojpayî roj projeya xwe birfirehtir dikin bi şewekî ku di heyema 3 salan de kanîbûn ji 4 şaneyên hingiv ve ji bo 300 şaneyê hingiv zêde bikin û li gor amaran jî zêdetir ji 65,000 şane hingiv li Dêrsimê tenê hene. ژمارەیەک گەنجی دانیشتووی شارۆچکەی ئۆڤاجاگ لە دێرسیمی باکووری کوردستان چەند ساڵێکە سەرقاڵی بەخێوکردن و پەروەردەکردنی هەنگن ڕۆژ دوای ڕۆژیش پرۆژەکەیان فراوان دەبێت بە شێوەیەک ئێستا خاوەنی 300 شانەی هەنگ و ساڵانە 10 تۆن هەنگوین بەرهەم دەهێنن. سەرەتا 40 شانە هەنگمان هەبوو بەڵام دوای 3 ساڵ توانیمان ژمارەکەیان بۆ 300 شانە هەنگ زیاد بکەین. ئێستاش دەمانوێت ژمارەی هەنگەکان لەو ژمارەی ئێستا زیاتر بکەین. ئێمە زۆر سوودمەند بووین لە بەخێوکردنی هەنگەکان. کوێستانەکانی پارێزگای دێرسیم لە باکووری کوردستان بە گۆڵ و گوڵزاری جیاواز بەناوبانگە کە سەرچاوێکی سەرەکی خۆراکی هەنگەکانن بۆیە هەنگەوانان لە وەرزی گەرما و هاوین هەنگەکان لە کوێستان و بەرزایەکانی ئەو پارێزگایە پەروەردە دەکەن. ساڵ دوای ساڵی ژمارەی هەنگەکان و هەنگەوانان لەو ناوچەیە زیاد دەکات.
بەپێی ئاماری بەڕێوەبەتی خۆراک و ئاژەڵداری دەرسیم نزیکەی 65,000 شانەی هەنگ لەو پارێزگایە هەن. بەتەنیا لە شارۆچکەی ئۆڤاجەک 20,000 شانەی هەنگ هەن. زۆرینەی دانیشتوانی ناوچەکەش بەکاری هەنگاوانەی سەرقاڵن. چەند ساڵێکیشە گەنجانی ئەو شارۆچکەیە بە ڕێژەیەکی زۆر دەستیان بەکاری هەنگاوانی کردووە و بۆتە سەرچاوی بژێوی خۆیان و خێزانەکانیان. بەجان بەردەوام بکەن دنەوە تۆرە پێمنێرن خۆدا و ژنەوە باژارێ هەولێرێ هەفکار من هۆشمەند سادق خۆی دیگەلمەوە هۆشمەند بەیانی باش ئەوێ جەم بزانن ئیرۆ ڕۆژ دنەوە باژارێ هەولێرێ دەچاوەیە ئەمە خۆم بزانن لێ و کەسن کول دەروێ باژارێ هەولێرێنە یان کوونەل هەولێرێنە دەروێ وڵاتن دخوازم بزانن ڕۆژ ئیرۆ چاوەیە هەروەکو دیار بەحسێکری و ئیرۆ ڕەشەبایەک هەیە لێ ناوردەشی بچێکی دەروێ باژارە ئەم دبینن و بایەک هەیەش بلیوەیەکێژی ڕەوشە چون و هاتنەیە بازارێ و دیارە هوشمەند حتا کو حاضر ببێ هوشمەند ئەم بێنە جەمتات ناو سنتەرا باژاردایت نێڤیدە یانیش بەر بێژە ڕەوش چاوەیە کەرم کە زانیاریان زێدەتر جەمتەنە خۆ حاضرت کێ وێجە ئەس دووبارە بکەم هۆشمەند ئێستا دەنگم دێتە نا ناچێ دەنگ ناچێ کام بێن بەحسا چەند خویەکێ بکەن چەند نەریتێکی عادەتێکی سادە و ڕۆژانە خانمان جەموان هەیە لە بەلێ زیانێ دەگەێنن پۆراخوا دەدەمەکەدا و خانم چەندین ماسکەن سروشیش بۆ پۆراخوا بدکرن چەندین زەیت و تریتمنت جەرە بکارتینن لە دیارترین ئەوە و پۆراخوا گرێ دەدەن و پشتی و درازن ینی سەری خۆ دێنن سەر بالگەدا گوڕازن هەرە پۆرا گرێدای ئەنک و بەسترا و درازن ئەف خو گەلێکی خراپە ژوە کوزیانە کە زێدە دگهێنە پۆرە خانمان و هەروەها ڕوبڕووی قژوەرینە ئەنک و پۆر وەشاندنێ دەبن ژوەک و گرێدانە پۆرێ و دوورە ڕازان بە پۆرە گرێدای پۆرە دۆشینە و زێدە گرێداناوێژی قڕمێ پۆرێ سز دکەوت هەلە و بوەشێ یەکژە خاڵن دنێن خراپ دبەک و زیانەکە زێدە بگها بە تاین پۆرێ و وشکردناوێژی خاڵە سێم ڕازان بە پۆرە گرێدای دەبە سەدەما قژ هەلوارین هەروەکو مەگوتی دروتانەوەی بەشێکی قژ ئانک و کەچەری دهن ناوچەیان دەول و سڤکت دەبێ پۆر دوورای شتێکی نەخۆشک دەردکەوێت گەل جەم خانمان دبێژن خەوتن ئانک و ڕازان بە پۆرە گرێدای تووشی سەر ئێشەژی دبن خانمان تووشی سەر ئێشتکە ڕاستێژی ئەف تەجروبەیەکیان بێژن پۆرا گرێدای هەم سەرێکی تێشێنێ هەمژی پۆرایەکی دۆشێنێ گەلکیل هەبهات هەم سەرێکی تێشێنێ و هەم پۆرایەکی دۆشێنێ بەجەهای ژەهبن زێدە گرێنەدن جارجانای گرێدان پێویستە لێ بەلێ سڤکیانی نە زێدە چوند نەبێ بە چەندجەم هەفکاری خۆ هۆشمەند سادق ناوە باژارێ هەولێرەدا هەروەک کومگوتی ڕۆژێت گەلمە بشۆپینێ هێشمەند دوبارە بەیانیت باش ئەمڕۆ زوو لە داوامێ بووی پڕ بە ئەنەرژی نۆرمال نادبینم زوو لە بەیانیان لێرە بێ زیاتر لەوانەیە ئیشت لە کاتەکانی تردایە ئەوجە ڕۆژ دنەوە باژارە هەولێرە دەچاوەیە و ڕەوشاتە چاوەیە گوڵستانم کاتت باش بەڵێ زۆر گوێم لە پرسیارەکەت نەبوو نۆرمال مگۆ نۆرمال زوو نادبینم بەیانیان بەڵام دیارە ئەمڕۆ وەزعکە تۆزە گۆدراوە باردۆخەکە ئەوە نییە چۆنی لەگەڵ هەستانەوەی بەیانیانی زوو ئەمڕۆ بینیم زوو لە داوامێ بووی جگەلەوە ڕەوشی ناو شاری هەولێر چۆنان بۆ ئەم کاتت باش ڕۆژ باش من ئێستا لە شاری هەولێرم ئەمێ باسی کۆمەڵێک چالاکی بکەم کە ئەمڕۆ لە شاری هەولێر هەیە بە تایبەت بەرەبەیانی ئەمڕۆ نووسەر و ڕۆژنامە نووس کەسایەتێکی شاری هەولێر بارزان مەلاخەلی دوای ئەوەی کەوا تووشی نەخۆشی بوو بۆ ماوەیەک لە نێو نەخۆشخانەکانی شاری هەولێر مایەوە بەڵام دواتر لەسەر فەرمانی سەرۆک بارزانی نێردرا بۆ دەرەوەی وڵات بەرەبەیانی ئەمڕۆ لە وڵاتی تورکیا و لە شاری ئەنقەرە لە یەکێک لە نەخۆشخانەکان بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد بڕیاریشە لەم
نزیکانە دوای ڕێکارەکان تەرمەکەی بگەێنرێتەوە شاری هەولێر و لە زێری خۆی بە خاک بسپێرێت بارزان مەلا خالیدی کەسایەتی شاری هەولێر و ڕۆژنامەنووسێک بوو لە سەردەمی شۆڕۆژ بێژەری ڕادۆی شۆڕۆژ بۆ دواتر بێژەری ڕادۆی دەنگی کوردستانی پارتی دیموکراتی کوردستان بووە ئەمە سەبارەت بەوە لەبارەی دۆخی توشبانی ڤایرۆسی کۆرۆناش ئەمڕۆ کنسوڵخانەی ئەمریکا و وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی و نەتەوەیەکگرتوەکان چالاکیەکان دەبێت بۆی کەوا بتوانن زیاتر هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بکەن لەبارەی بڵین توشبانی ڤایرۆسی کۆرۆنا و لەبارەی پێداویستانەی کە هەیە کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بۆ ڕوبەڕبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردێت هاوکاریەکی دیکە لە چالاکیان ئەمڕۆ 25 مانگ ساڵیادی بڵین هەشتمین قۆناغی هەشتمی بڵین ئەنفالی بادینانە ئەمڕۆ وەزارەتی شەهیدان چالاکیەکی دەبێت بە بۆنەی ئەو یادەوە و لەگەڵ کنسوڵخانەی کۆریای باشوور چالاکیەکیان دەبێت بۆی کەوا بەرزڕاگرتنی ئەو یادە و ڕاگەراوێک شەر بۆ داوا دەکەن کەوا حکوومەتی عراق بڵێن قەرەبووی زیان لێکوتوانی ئەنفال و شەهیدان بکاتەوە. بەڵێ گەلێک باشە زیاتر درێژ ناکەم بە کوردنگێن باش نەچوو بێ هۆشمەند هەش دەستپێکێڤە گەلێک سپاسی هەفکاری خۆ هۆشمەند سادق بکەم ژاوە باشدارە هەولێرێ vêceb vî awayê min hene dawiya programa xwe ya îro û dawî programa ku vê heftê zgelo pêşkêş dikim di rojên bêdejî hevkarên wê berdewam bikin û bi çendîn babet û mijaran berdewamiye bidine hem programê hem jî we konzanin 24 demijmeriye û çi her serê saetê taze bi taze hene vêceb bimêne dina bixêr û xweşî de û xatirê we.